45 50 سار دەبی زیاتر بە قەنەعاتی من هەیتمان گەمەی دەکاتن. من لە ناوەندی لاوانی دارەتوم لێرە خولی کەرەمستانی کراوەتەوە بۆ 106 تیپ، یعنی بە دیاریکراوی نزیکەی 1500 تا 2000 یاریزان لێرە خەریکی یاریی کڵاومستانن یاخود کەرەمستانێ و کۆتاییەکانی ڕەمەزانەوە ینی گەیشتونەتە یاریەکانی کۆتایی و تا ئێستا گەرموگوڕی هەیە لەم شوێنە و قەرەباڵقیەکی زۆری لێیە. هەموو دەورەیان لە 8 کڵاو داوە و ئیدی هەمویان بە شک و بە پێشنیارەکانیان یاندانوێ ئەنگوستیلەکە بدۆزنەوە. جا من دەچمە ژوورەوە بۆ ینی نیشاندانی دیمەنەکان. سەرپەرشتیاری ئێرە قوربانجان سلااوت لێ بێ سلااوت لێ باشی چاچی عزیزی سەرچە باسی ئەومان بۆ بکرد چۆن ئەم دەوریە ئێستادا لە چ خۆناغێکە. بە ناوی خودای گەورە و میێرەبان پێشەشی بە خێراتین تەلەڤیزیۆنی 964 دەکەین زۆر بەخێر بێ سەرچاو. ئێستا لە قۆناغی ئەم دەوریە لە قۆناغی چارین ئەمە بیدایەتی کا و دەوریە ماکردەوە لە ڕۆژێک پێش ڕەمەزان دەستمان پێکردیا پێکاتوە لە 106 تیپ و زیاتر لە 1400 یاریزان لەم دەوریە ئێستاکە بەشدارن. ئێستاکەش خۆشبەختانە وەچ کابرای گوتنی ئێستا لە قۆناغی چوارگۆشەی زێڕین ئێستا یاریەکان وا دەکرێتن. بەیانیش ئەگە و شەو گەمە یەکلا ببتەوە بەیانیش گەمەی نهایی دەڕواتن. خەڵات و شتەکان ینی ئەو خەڵاتانی کە پێشکەش بە تیپەکان دەکەن باشە چیتان داناوە بۆی پێشەشام؟ ئەمە لە خەڵاتەکان مەقسەد خەڵاتی یەکەم و دووەم و سێماندا دابین کردیا. خەڵاتی یەکەم هەمووی کاسی وەردەگریتن و زیاتر قاتی کوردیمان لە بۆ داناینە. زائیدەن هەندێک یاریزانی دێرینمان هەر بژاردی ئەو یاریزانە دێرینە قەدیمەکان بە تەمەنەکان کە ئێستا لە ژیان ماون ڕێزێنانێکمان لە بۆ دروستکردینە ئیشاڵڵا لە کاتی ئەوەی کە بەڕێوە چوو برێن ئاخر یاری کە بەڕێوە چوو لە کاتی ئەوەی کە پێشکەش دەکەین ئەوان گاز دەکەین هەمیان ڕێزێنانیان لە بۆ دەکرێتن. هەبووە ینی یاریزان 50 ساڵ یاری کردبێ هێشتان ما بێ لێرە و خەڵاتی بدەنێ بەدڵنیاییەوە هەیتمان بەدڵنیاییەوە هەیتمان ئێستا نارێم ئەو یاریزانە دێرینانەمە دەنا دامان ناینە احتیمالە هەردەیان ممچینە 45 50 سار دەبی زیاتر بە قەنەعاتی من هەیتمان گەمەی دەکاتن. من دیار نییە ینی هەر چەند تەمەنێک بێ ئاسایە و بەشداریکردن لە ڕووی لەکەمە لە قانونەکەیمە لە 14 و 15 ئەوانە ناوی بەسکە گەیشتە 16 و 17 و 18 ئەوانە زۆر تەبیعیە. ئەمە لێوکانە ڕێنماییمان ئەو سارەکە دەرکردێ لە خولی کەرەمستانی ئەو سار پێشترێ و قانونانە نەبوو لە بۆ نمونە ناونووسینمان کردیا هەر تیپەکە و ناوی لاعیبەکانی نووسێت لە کاتی ئەوەی کە یاری دەکەن لە پاشەنجەکە ناتانن ناویت کە زیاد بکەن یان لاعیبی بگۆڕن ئەو یاریزانی لابن یاریزانشکە دابنێن ئەوە نییە ئەو سارە قانونانە نوێ یعنی مەقسەد بۆ نمونە کاتمان لە بۆ دەستە گوڵدانایە دەستە گوڵ کە دەشاردرێتەوە 15 دقەمان لە بۆ دانایە لە پاش 15 دقەی 2 دقەی ئیزافی دەدەینێ ئەگەر لەو 2 دقەی ئیزافەیە کە خۆیان یەکلان نەکردەوە یەکسەر ئەمە هەر دەگرینەوە فەریقەکە بە دۆڕە حساب دەکرێت بەس خۆشبەختانە هەتا ئێستاکە و قۆناغا هاتیینە شتەچی لەو بابەتەی ڕووی نەدایە الحەمدولله. کوێوە خەڵک هاتوو بەشداری بکە ینی لە دەرەوەی هەولێر هەیە هەر لە هەولێر لە کۆێ لە پردێ لە کەرەک لە بەڕانەتی یعنی لە هەموو هەولێر هەولێر هەموو دەوروبەریش بە کاملی بەشداری تێدا کردیا 106 تیپ لەو دەوری ئێستاکە ئەو دەورێش کرایەوە هەتاکو ئێستا دەوری والا گەورە نەکرایەوە بە هیچ شێوەیەکی.